بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. تفسير سورة الأنعام بيشتنا آيات الصوت سيو هشت آيات الصوت سيو هشتش تاوكري آياتكاني بيشويا كلا آياتكاني بيشو دا خواهي قورا باسي هندك لنريتو عادتي خرابي بتپرستكاني مكة كرت كقوتمان يقل لنريتو عادة خرابكانيان أو بوكا أو آجلاني كهيان بو أو زراعتو كشتو كالي كهيان بونو خوا بيدابون هميشا دياريان دكرت بشك بحساب خوان بو خوابي كنخير بشك بو بتكاني كنخير جا اگر بشي او بشي كبو خواي دا نابو بي كنخير زرريكي بركوت بايا طبعا لبشي شريكة كانيان ندهينا سر بشي خواي بەڵام ئەگەر ئەو بەشەی بۆ خۆیان داناوە زەرەرێکی پێگەیشت پایە دەیانگوت خوا دەوڵەمەندە و پێویستی بە خێربۆکردن و سەدەقە بۆکردن نییە. ئەوە یەک لە نەریت و عادەتە خراپەکانیان. یەکێکی دیکە لە نەریت و عادەتە خراپەکانی ئەوەنەوە بوو کە منداڵیان سەردەبڕێت، مێینەیان سەردەبڕین لەبەرەوەی شەرمیان بە مێینە بوو و هەروەها زۆر جاریش دەیانگوت ئەگەر خوا کوڕمان پێ بدا دە کوڕمان پێ بدا ئەوەندە کوڕمان پێ بدا یەکێک لە کوڕەکانمان بۆ بتەکانمان دەکەین بە قوربانی کە ئەوانە هەموویان درۆ و وەک دەڵێ پلان و نەخشەی شەیطان بوون کە ئەوانی پێفری و درابوون و پێی خەڵەتێنرا بوون. هەموو ئەو کارانەشیان دەکرد خراپتر لەوە بوو پاڵیان دەدایە لای خوا و دەیانگوت خوای گەورە بەو شێوازە فەرمانی پێکردووێن. لەو ئاەتە نەشدا کە ئەمڕۆ دەیان خوێنین باسی چەند نەریتێکی دیکەی خراپی بتپەرستەکانی مەککە دەکا. دەفەرمێ وەقالوو وتیان هذه ئەوە ئەنعامون کۆمەڵێک ئاژەڵن و حەرثون و هەروەها کۆمەڵێک بەرووبووم و کشت و کاڵە حیجڕون قەدەغەی لەسەردانراوە لا يطعمها نابێ لێی بخۆن إلا من نشاء تەنها ئەو کەسانە دەتوانن لێی بخۆن کە ئێمە دەمانەوێ بزعمهم بە گومانی خۆیان. و ئەنعامون و کۆمەڵێک ئاژەڵیشیان دیاری کرد بوو و ئەنعامون کۆمەڵێک ئاژەڵیش حرمت قەدەغەیان دەکرد یا قەدەغەیان کردبوو ظهورها کە خەڵک سواری پشتیان بێت، پشتیان بەکار بێنێ بۆ سواربوون یا باریان بخاتە سەر. و ئەنعامون کۆمەڵێک ئاژەڵیش لا يذكرون نەیان دەهێنا باسیان نەدەکرد اسم الله عليها ناوی خوا لەسەری کە کاتی سەربڕیندا لە هەمووشی خەراتر افتراء عليه ئەوە درۆیەک بوو بوختانێک بوو بۆ خۆیان هەڵیان بەست بوو بەڵام پاڵیان دەدایە لای خوا درۆیەک بوو بە ناوی خواوە دەیان کرد. خوا دەفەرمێ سێجزیهم لەمە و دوا سزایان دەدا خوا بما كانوا يقترفون بەهۆی ئەو بوختان و درۆیانەی کە ئەوان هەڵی دەبەستن و هەروەها پاڵی دەدەنە لای خوای گەورە. ئەو سێ خووە خراپەش ئەوە کە هێندێک ئاژەڵ و زراعەت و کشت و کاڵ قەدەغەکەی و حرامیکەی لە هێندێکان و تایبەتیکەی بە هێندێکیان ئەمری خوای نیە عادەتی نەفامی خۆیانە و هەروەها ئەو ئاژەڵانەی کە خوا دروستی کردوون هەر هەمویان بۆ هەموو کەس حەڵاڵە. ئەوانەی بە کەڵکی سواربوون دێن و بارخستنە سەر دێن خەڵک باریان لێنێ و سواری پشتیان بێ و هەروەها ئاژەڵیش ئەگەر سەربڕدرا حتمن دەبێ بە ناوی خواوە سەربڕدرێ. خوای گەورە ڕێگای نەداوە لە کاتی سەربڕینی ئاژەڵدا ناوی هیچ کەسێکی دیکە بهێندرێ جگە لە خوای پەروەردیگار جەلە جەلالوه. سەیریکەنەوە وقالوا وتیان هذه أنعام ئەوانە کۆمەڵێک ئاژەڵن و حەرثون و هەروەها کۆمەڵێک کشت و کاڵە حیجڕون قەدەغەیان لەسەرە لا يطعمها نابێ لێی بخۆن إلا من نشاء تەنها ئەوانە نەبێ کە ئێمە دەمانەوێ بزعمهم بە گومانی خۆیان ئەو شتانەیان دەگوت. و ئەنعامون کۆمەڵێک ئاژەڵیش
حرمت قەدەغەیان کردبوو ظهورها سواری پشتیان ببن یان باریان بخرێتە سەر پشت وأنعام وهروها کۆمەڵێک ئاژەڵیش کە سەریان دەبڕین لا يذكرون اسم الله عليها نەیان دەهێنا لەسەری باسیان نەدەکرد لەسەری ناوی خوا افتراء عليه ئەوەش درۆیەک بوو بوختانێک بوو هەڵیان بەستبوو بە ناوی خواوە و پاڵیان دەدایە لای خوا سەیەجزیهم خوا دەفەرمێت لەمە و دوا سزایان دەدا خوا بما كانوا يقترفون بما كانوا يفترون بەهۆی ئەو بوختان و درۆیانەی کە هەڵی دەبەستن و پاڵی دەدەنە لای خوا ئەوە ئاەتی 138 ئاەتی دواتر خوا دەفەرمێ وەقالوا دەیانگوت ما في بطون هذه الأنعام ئەوەی لە سکی ئەو ئاژەڵانەدایە خالصة لذكورنا تایبەتە بە نێرینەکانمان وقالوا دەیانگوت ما في هذه الأنعام ئەوەی لەناو سکی ئەو ئاژەڵانەدایە ئەگەر ئاژەڵێک ئاوز بایە سکی هەبایە دەیانگوت ئەوەی لەناو سکەکەیدایە خالصة لذكورنا تایبەتە بە نێرینەکانمان ومحرم على أزواجنا قەدەغەیە لەسەر هاوسەرانمان یان لەسەر مێینەکانمان لەسەر کچ و خێزان و خوشکەکانمان نێرینەکان دەتوانن بەکاری بێنن سواری ببن گۆشتی بخۆن شیری بخۆن بەڵام مێینەکان نابێ ئەوانە بەکار بێنن ئەگەر گەورە بوون و هاتنە دنیاوە ئەوەش عادەتێکی دیکە خوێکی دیکەی نەفامی بتپەرستەکانی مەکە ئەو جار دەیانگوت وئین یەکن مەیتە و ئەگەر هاتوو ئەو بێچووە مردارەوە بوو فەهم فیه شوڕەکا ئەوان تێیدا دەبن بە هاوبەش ئەگەر هاتوو ئەو بێچووی لەناو سکی ئاژەڵەکەیدایە و مردارەوە بوو نێر و مێ تێیدا دەبن بە هاوبەش نێر و مێ دەتوانن ئیستیفادەی لێ بکەن ئەوەش بۆ خۆی جیاوازیەکی زۆر گەورە بوو کە دەیان کرد لە بینی نێر و مێکاندا داخوا دەفەرمێت سەیەجزیهم لەمە و دوا سزایان دەدات خوا وەصفەهم ئەو پێناسەکردنەیان ئەو جۆرە درۆکردنەیان ئەو جۆرە حەڵاڵکردن و حەرامکردنەیان ئینەه بێگومان خوا حەکیم عەلیم دانا و زانایە جا ئەو عادەتی دیاریکردنی بێچوو بۆ نێر و بۆ مێ لە ناو موسڵماناندا ئێستا بوونی نییە بەڵام ئاەتەکە ئەوەی لێ فێر دەبین کە بە هیچ شێوەیەکی ڕێگە پێدراو نییە بۆ ئینسان جیاوازی بکات لە بینی نێر و مێدا نێر و مێ هەردووکیان مەخلوقی خوای پەروەردگارن لە کاتی دابەشکاریدا بە شتێک دابەش دەکەی دەبێ وەکو یەک سەیریان بکرێت لەلایەن باب و دایکەوە بە تایبەتی وە لە کاتی هەدیە پێدان و هەدیە پێبەخشیندا وە لە کاتی میرات دابەشکردندا ناکرێت بەشی مێینەکان بەشە خراپەکە و بێکەڵکەکە بێدیان وەکو ڕەمزی شتێکیان بدرێت لە میراتە ئەسڵیەکە بێ بەش بکرێن یان نێرینەکان زیاد لەوەی خۆیان پێ بدرێت وە تەنانەت لە پێدانی سۆز و خۆسەویستیشدا بە هیچ شێوەیەکی ڕێگە نەدراوە دایک و باوک یان تەنانەت خوشک و براژ لەگەڵ یەکتری فەرق بە نێر و بێمێ بکەن نێر و مێ لای خوای پەروەردگار هەردووکیان وەکوەکەن هەر جیاوازیەک لە بینیاندا بکرێت وەکو بتپەرستەکانی مەککە عادەتەکەی وەکو عادەتی ئەوان لێدێ ئەوان شتە باشەکانیان بۆ نێرەکاندا دەناو خراپەکانیان بە تەنێ نەدەدا بینەکان ئەو کاتی دایانگوت قەیناکە بە ئەوانیش لێی بخۆت کە ئەوە عادەت و خوێکی خراپە بەڵێ بەو شێوازە لەناو ئێمەدا نەماوە بەڵام جیاوازیکردن لە بینی کوڕ و کوچ و نێر و مێدا لەناو خەڵکیدا زۆر زۆرە بە تایبەتی لە کاتی دابەشکردنی میراتدا هەر کەسێک خۆی بە موسڵمان بزانێت و خۆی بە ئیماندار بزانێت بە هیچ شێوەیەکی دەستکاری میرات و ئەو ماڵە ناکە کە لە پاشی بەجێ دەمێنێت زۆرێک لە خەڵکی کە ناتوانن دەری ببڕن یا دەسەڵاتی میراتیان نییە بە زیندویەتی دێن خان و کامە چاکە بە ناوی کوڕەکەی دەکا ئارس کامە چاکە بە ناوی کوڕەکەی دەکا زۆرینەی ماڵەکەی بە زیندوی دەداتە نێرەکان و بۆ ئەوی لە دواتردا مێینەکان و کچەکان لە میرات بێبەش بن یا ئەگەر بەشیشیان بدرێ بەشێکی زۆر کەمیان پێ بدرێ ئاگادار بن خوای گەورە ئاگای لە نیەتی دڵتە هەر کارێک بیکەی کارەکەت لە کاری بتپەرستەکانی مەککە دەچێت کە خوای گەورە هەڕەشەی لێ کردوون
و هەر کەسێکی دیکەش جیاوازی بکات لە بینی نێر و مێدا بەتەکید بەر ئەو هەڕەشانە دەکەوێت. سەیری ئاەتەکەی با بکەینەوە. وقالوا ما في بطون هذه الأنعام دەیانگوت ئەوەی لەناو سکی ئەو ئاژەڵانەدایە خالصة لذكورنا تایبەتە بە نێرینەکانمان ومحرم على أزواجنا قەدەغەیە حرامە لەسەر مینەکانمان وإن يكن ميتة وأجر هاتو أو بيتشوا أجر بو مردارو بوبو فهم فيه شركاء أوان تيدا دبن با هاوبش سيجزيهم لمودوا أوان سزاد درين خوا سزان دادات وصفهم بو تناسو سهل بسناني كبوخوان هل ياند بسنو پال ياند دانا لاي خواي جورا إنه حكيم عليم بيغمان خواي جورا داناو زانايا. نقطەیەکی دیکە کە لەو ئاەتەدا ئیشارەتی پێ بکەین ئەوەیە کە بێچووی ناو سکی ئاژەڵ تەوان لەکن عەرەبەکاندا بە زیندوی هاتپایە دەرێ یا بە مردووی هاتپایە دەرێ دایکەکەی مردارەوە بوو بایەوە یا سەری بڕدرابایە بێچوو و مردارەوە بوو لەکن ئەوان حەڵاڵ بوو. بەڵام لە ئاینی پیرۆزی ئیسلامدا بێچووی ئاژەڵ پەیوەستە بە دایکەکەی. ئەگەر بێچوێک لە ناو سکی دایکیدا بێ دایکەکەی بە شێوازێکی شەرعی سەر ببڕدرێ سەربڕینی دایکی دەبێتە سەربڕینی بێچووەکەش. بێچووەکە ئەگەر بە مردوویش بێتە دەرێ خواردنی هەر حەڵاڵە بەڵام کاتێک دایکەکەی مردار دەبێتەوە ئەگەر بتواندرێ بێچووەکە بە زیندوی دەربهێنرێت و سەری ببڕدرێ ئەوە حەڵاڵە. ئەگەر نا ئەگەر لە ناو سکی دایکیدا مردار بوویەوە بەبێ ئەوەی دایکەکەی سەر ببڕدرێ بێگومان لكن إما قوشتكي ناخوية حرامة. آتي دواتر دفرمي قد خسر الذين ديقمان زرر مندبون الذين أواني قتلوا أولادهم كشتيان من دالكانيان سفهن بنفامي بنزاني بغير علم ببي أويه الزانستو زانياريك كان بيبه. قد خسر بيقمان زرر مندبون الذين أواني قتلوا كشتيان أولادهم من دالكانيان سفهن يعني بنفامي بنزاني بغير علم ببي أوي في الزانياري كان هبه من دال كشتن جاري جديكش إشارتي بيدا وخوا لو هاتي سطوسي وحوتي درسي بيشو ترك خويندبان جاري جديكش تأكيد لسردكاته وكبوت ما دو شوازي كشتن هبو كشتنك مينة لبروي بيان عيبو کچیان هەبێت و دواتر بیدەن بە کەسێک ببێتە زاوایان و چێژ لە کچەکان وەرگرێ بە حیسابی خۆیان کە بۆ خۆیان لە کاتێکدا حەزیان زۆر لە ئافرەتی بوو هەیان بۆ بیستی ئافرەتی هەبووە بۆ خۆیان ئاسایی بوو بەڵام دەیانگوت کچیمە نابێ خەڵک زەواجی لەگەڵ کات و ببێتە ئی کەسێکی دیکە و هێندێک جاریش کە منداڵەکانیان دەکوشتن وەک دەڵێ لەبەر خۆشەویستیان بوو بۆ نێرینەکانیان کە دەیانگوت ئەگەر خوا نێرینەمانداتێ یان چەند نێرینەیەکمانداتێ یەک لە نێرینەکان دەکەین بە قوربانی جا هەر کامێکیان بێ خوا دەفەرمێ قد خسر بێگومان زەرەرمەند بوون الذين قتلوا ئەوانەی کوشتیانن ئەولادەهم منداڵەکانیان سەفەهەن بە کەم عەقڵی بە نەفامی بە نەزانی بغەیری علم بەبێ ئەوەی هیچ زانیاریەکیان هەبێ. ئەوە یەک لە خراپەکانیان وحرموا وهروها قەدەغەشیان دەکرد لەسەر خۆیان و لەسەر خەڵکی ما رزقهم الله ئەو ڕزق و ڕۆزیەی کە خوا پەیدا بوون هەر لە خۆڕا دەیانگوت ئەوە حەڵاڵە و ئەوە حرامە افتراء على الله افتراء درۆ بوختانیشیان هەڵدەبەست بە ناوی خواوە حەڵاڵیان دەکرد شتە حرامەکان دەیانگوت خوا حەڵاڵی کردووە حەڵاڵەکانیان حرام دەکرد دەیانگوت خوا حرامی کردووە ئەوانە افتراء ئەوە درۆ بوون بوختان بوون هەڵیان دەبەستن بە ناوی خواوە جاخوا دەفەرمێ قەد ضەلوا بێگومان ئەوانە گومڕا بوون وما كانوا مهتدين و هەروەها ڕێگای ڕاستیشیان نەگرت ڕێنمونیشیان وەرنەگرت. ئەو ئاەتە جارێکی دیکە تەئکید دەکاتەوە لەسەر ئەوەی کە کوشتنی منداڵ بە هەر بیانوویەک بێت بە بیانووی ئەوەی کە پێت عەیبە مێینەت هەبێت بە بیانووی ئەوەی کە حەز لێ کورد زۆر بن یەکێکی بکەی بە قوربانی وەکو ئەوان دەیان کرد یان بە بیانووی ئەوەی کە پێت بەخێو ناکرێن بە بیانووی ئەوەی کە پێت پەروەردە ناکرێن ئێستاشی لەگەڵدا بێ ئەوەی لە بار دەبردرێت بە هەر وەسیلەیەک لە وەسیلەکان بەر ئەمان ئاەت دەکەوێت و بەر هەمان هەڕەشە دەکەوێت و
و هەمان کەسە زەرمەندەکە و خەسارەتمەندەکەیە. جا تەنانەت ئەگەر لە ڕۆژانی سەرەتایشدا بێت منداڵ لە بەرباردن و لە باربردن بە هیچ شێوەیەکی ڕێگە پێدراونێت، تەنانەت مەنعکردن و تەحدیدکردنیش قسەی تێدایە. ئەو ئەگەر بە وەسائلی شەرعی و بە سەبەبێکی شەرعی ئافرەتەکە دایکەکە مەترسی لەسەر بێت، توانای جەستەی نەبێت و ببێتە مەترسی لەسەر ژیانی ئەگەر ڕێگەی پێدرابێت، بەڵام لە بەربردن و کوشتنی منداڵ لە ناوسکی دایکدا بێت یان لە کاتی هاتنە دەرێدا بێت، بە هەر بیانوێک لە بیانەکان بێت ڕێگە پێدراو نییە و دروست نییە و ئینسان بەرەو ئایەتە دەکەوێت. تاوانێکی گەورەیە و جەریمەیەکی گەورەیە. ئیمامی قورطوبی لە تەفسیرەکەیدا بەسەرهاتێک دەجێڕێتەوە، دەفەرمێت پیاوێک لە هاوڵانی پێغەمبەر صلی الله عليه وسلم دەهاتە مەجلیسی پێغەمبەر صلی الله عليه وسلم، بەڵام بەردەوام خەم و خەفەتی هەبوو، دڵتەنگ ناڕەحات و خەم بە دموچاویەوە دەبیندرا. ڕۆژێکیان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێی گوت فڵانە کەس ئەمن ئەتۆ دەبینم زۆر خەمباری. وتی ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم من لە سەردەمی نەفامیدا گوناهێکم کردووە، دەترسم خوا لێم خۆش نەبێ هەرچەندە موسڵمانیش بووم، تۆ بەشم کردووە پەشیمانیش بوومەتەوە، بەڵام تاوانەکەم گوناهەکەم هێندە گەورەی دەترسم خوای گەورە لێم خۆش نەبێ. پێغەمبەری صلی الله عليه وسلم پێی دەفەرمێ هەواڵم پێ بدا چیت کردووە؟ ئەویش دەڵێ ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم من لەو کەسانە بووم کە چەندان کچی خۆم بە منداڵی کوشتووە، دوای چەند کچێک منداڵێکی دیکەمان بوو مێی نەبوو، خێزانم تکای لێکردم، لێم پاڕایەوە کە ئەو کچەیە نەکوشم، ئەمنیش تکاکەم وەرگرت و کچەکەم نەکوشت تا گەورە بوو وەگەیشتە تەمەنی مێردکردن. لەو شوێنەی کە ئێمەی لێبووین کچەکەی من لە زۆرینەی کچان یا لە هەموو کچەکان بەرچاوتر بوو، چەند کەسێک هاتن خوازبێنیان کرد، ئەمنیش دەمار گرتمی و ڕێگەم بەخۆ نەدەدا تەمان بیدەم بە ئەوان و بیکەم بە هاوسەری ئەوان. و لەلایەکی دیکەش کە لە ماڵێ دەمایەوە و مێردی نییە کچێکی گەورەیە لەوەش خەفەتم دەخوارد. بۆیە دەڵێ ڕۆژێکیان بە خێزانەکەم گوت ئەمن دەمەوێت بچمە سەردانی خزمە نزیکەکانم کچەکەشم لەگەڵ بنێرە. خێزانەکەم زۆر دڵخۆش بوو، ئیزانی بۆچوونم سەبارەت بە مێینە و بە کچ گۆڕاوە. دەڵێ ڕۆیشتم وە کچەکەمی ڕازاندەوە بە جلوبەرگێکی جوان وزلێکی جوان و پەیمانیشی لێ وەرگرتم کە بە هیچ شێوەیەکی خیانەتی لێ نەکەم. دەڵێ ڕۆیشتم هەتا گەیشتمە لای بیرێک، سەیری بیرەکەم کرد و زانین بیرەکە بیرێکی قوڵە، بۆیە ڕەک پاڵێکم بە کچەکەم و ناو خستمە ناو بیرەکەی، دەستی کرد بە هاوارکردن و بە گریان، بەڵام هیچ سۆز و بەزەیم لە بەرامبەریدا نەجوڵە. چم ڕزگاری کەم لە دەرەوەی بیرەکەی مامەوە هەتا ئەو کاتەی دڵنیا بووم لێی کچەکەم مردووە. بۆیە دەفەرمێت ئێستا کە دەگریم و خەفەتم هەیە، خەفەتی ئەو ڕۆژەم لە بیر ناچێت و هەمیشە دەنگی کچەکەم ئەوەی لە من گوێم دێت. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەستی کرد بە گریان و سەحابەکان دەستیان کرد بە گریان و فەرمووی لو أمرت أن أعاقب أحدا بما فعل في الجاهلية لعاقبته. ئەگەر ڕێگەم پێدرابایە یا فەرمانم پێکرابایە کەسێک لەسەر کردارێک سزادەم کە لە سەردەمی نەفامی و پێش موسڵمانێتیدا کردوێتی ئێستا هەتۆم سزا دەدا، بەڵام خوا ڕێی نەداوە، چونکە لە سەردەمی بێباوەڕی و کافریەتیدا هەرچێک بیکەی خوای گەورە ئەگەر تەوبەی بکەی و ئیمانت هێنا بۆت دەسڕێتەوە. تەنانەت پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ خۆشی قاتیلی ئیمامی حەمزە کە وعدی دابوو بیکوشێتەوە ئەگەر خۆی بە دیواری کەعبەش هەڵواسێ بەڵام نەیکوشتەوە لەبەرەوەی موسڵمان بوو، چونکە ئیسلامەتی تاوانی پێش نائیسلامەتی ئینسان هەمووی دەسڕێتەوە. ئەگەر سەیری ئاەتەکەی کەینەوە قەد خەسیڕ الەذینە بێگومان زەرەرمەند بوون ئەوانەی قەتەلوو ئەولادەهم کوشتیانن منداڵەکانیان
سەفەهەن بە نەفامی بغەیری علم بەبێ هیچ زانیاریەک وحەڕەموو وەقەدەغەشیان کرد ما ڕەزەقەهم الله ئەو ڕزق و ڕۆزی و خواردنەی کە خوا پێیدا بوون افتراء على الله و درۆ و بوختانیشیان هەڵدەبەست بە ناوی خواوە و ئەو قسەیان دەدایە پاڵخوا افتراء على الله درۆیان هەڵدەبەست و پاڵیان دەدایە لای خوای قد ضلوا خوا دەفەرمێ بێگومان ئەوانە گومڕابوون وما كانوا مهتدين وەڕێگای ڕاستیشیان نەکرد لە ئاەتی 141 دا خوای گەورە باسی بابەتێکی دیکەمان بۆ دەکات کە ئەو بابەتانەی باسییان دەکات هەم نیعمەتن و هەمیش نیشانەی دەسەڵاتی بێسنووری خوان لەسەرەوەی کە ئینسان دەتوانێت بمرێنێ و دەتوانێت زیندوی کاتەوە هەروەکو چۆن توانیویەتی ئەو شتانە کە باسییان دەکات لە مردووێک بیان هێنێتە بوون و هەروەها دواتر لەو زیندوانە مردوو بێنێتەوە دەرێ و بیان کاتەوە بەگڵ و بەخۆڵ و جارێکی دیکە لیانەوە خۆراک و خواردن دروست کاتەوە بە هەمان شێوەش دەتوانێت مرۆڤ بمرێنێت و زیندوی کاتەوە جا دەفەرمێ وهو خوا الله جل جلاله ئەوەی کە ئێمە دەبێت بپەرستین و بەندەهاتی بۆ بکەین الذي ئەو زاتەیە ئەنشەئە دروستی کردووە لە نەبوونەوە بۆتان جەناتین چەندان باخ کە مەعڕوشات کە لەسەر زەوی دەخشکێت و کەپری بۆ دەکرێت دەبێت کەپری بۆ بکرێت داری بخرێتە بەر بۆی ڕاوەستێ وەکو مێو وغەیڕە مەعڕوشاتین و چەندان داریش کە ناخشکێن لەسەر زەوی بەڵکو باڵایان بەرز دەبێتەوە پێویستیان بە کەپر نییە کەواتە مەعڕوشات ئەوانن کە دەڕۆن و پێویستیان بەوەی هێداریان خێبنێ و کەپریان بۆ بکەیت و هەروەها غەیڕە مەعڕوشان ئەوانەی کە قەدیان قایمە و بۆ خۆیان بەرز دەبنەوە ئەو جار وەنەخل و هەروەها خورماشی بۆ ئێوە دروست کردووە کە بە بەرزی دەچێتە ئاسمان وەزەرع و هەروەها جۆرەها کشت و کاڵ گەنم نۆگ میسک جۆ هەموو ئەو شتانی کە دەیزانین و دەیخۆین کە مختەلیفەن ئوکولوه کە جیاوازن لە خواردندا زۆرێک لەوانە شکڵیان لێک دەچێت درەختن و هەروەها زەویەکەیان عەرزەکەیان ئاوەکەیان جوتیارەکەیان یەکە بەڵام کە دەیخۆی هەر یەکیان نەوعێکە و هەر یەکیان بە زۆرێک دەخورێ و هەروەها زەیتونە زەیتون جۆرەها زەیتونمان بۆ دروست کردوون والڕمانە جۆرەها هەنار متەشابهەن وغەیڕە متەشابه کە لێک دەچن و لێک ناچن یعنی چی؟ یعنی لێک دەچن بە شکڵ لێک دەچن بە شکڵ بە نمونە هەرچی هەنارە هەموو شکڵی وەکو یەکەیان لێک نزیکە هەرچی زەیتونە شکڵی لێک نزیکە خورما شکڵی لێک نزیکە ترێ شکڵی لێک نزیکە بەڵام غەیڕە متەشابه لێک ناچن لە تام و کاتێک دەیان خۆی ئەو جا خوا دەفەرمێ کولو بخۆن من ثەمەریه لە بەرهەمەکەی لە بەرەکەی لەوەی کە لێی دێتە دەرێ ئیدا ئەثمەڕە کاتێک کە پێگەیشت ئەو جار هەرنا بۆ خۆتی بخۆی و تەواو کەست لەبیر نەبێ و ئات و لێشی ببەخشن لێشی بدەن حەقەهو ئەو مافەی کە تێیدایەتی ئەو ئەندازەی کە لەسەرتان واجب کراوە یەومە حەسادیه ئەو ڕۆژەی کە دەیدروونەوە جا ئەوە هەندێک عولەما دەفەرمون مەبەستی لەوانە مەسەن ترێ زەکاتی تێدایە خورما زەکاتی تێدایە کشت و کاڵ ئەوەی کە قود بێ تەوان زەکاتی تێدایە و ڕێژەکەشی دیاری کراوە ئەوە دەبێت بە ڕێژەی خۆی و بە ئەندازەی خۆی زەکاتی لێ بدەیت و ئەوانەشی کە ڕێژەیان دیاری کراو نییە و زەکاتی واجبیان تێدا نییە ئینسان کە بەرهەمی هاتە دەستێ و وەک دەڵێ قازانجێکی لێ کرد و لە خۆی زیاد بوو دەبێت بەشێکی لێ ببەخشێ وەکو سەدەقە وەکو خێر بۆ باخەکەت بۆی بەرەکەتی بکەوێتێ بەڵان لەسەر لاچێ و هەروەها بۆی مافی هەژارانیشی لێ بدەیت بەشی ئەو کەسانشی لێ بدەیت کە چاویان تێوەیتی کە هێندێک لە عولەما ئەو ئاەتەی دەکەنە بەڵگە لەسەر ئەوەی کە دەڵێن هەموو شتێک زەکاتی تێدایە هەرچی هەدبێ بە تایبەتی ئەوەی لە زەوی دێتە دەرێ بەڵام هێندێکیان ڕێژەکەیان دیارە و هێندێکیان ڕێژەکەیان دیار نییە ئەوەی ڕێژەکەیان دیارە دەبێت بەو ڕێژەی لێ بدەیت کە لەسەرت واجبە ئەوەی کە ڕێژەشی دیاری کراو نییە بەپێی زۆری و کەمیان بەپێی محتاجی خەڵکیان بەپێی دڵهاتنی خۆت چەندە دڵێ و چەندە دڵنایە مەبلەغەکەت لەسەر دیاری کراو نییە بەڵام خوا دەفەرمێ وەلا توسرفوا زیادەڕەوی مەکە نە لە خواردن
نە لە کردن و نە تەنانەت لە خێرکردنیشدا بە شێوێک بەشی خۆت و ئەو کەسانە نەهێڵیەوە کە نەفەقەیان لەسەرتە. إنه لا يحب المسرفين بێگومان خوای گەورە زیادە ڕەویکارانی خۆش ناوێ. هەرچی زیادە ڕەوی بکات لە هەر شتێکدا بێ خوای گەورە کەسی مسرف و زیادە ڕەویکاری خۆش ناوێ. وهو خوا الذي أو ذاتيا أنشأ درستي كردوا لنبونوا بوتان جنات چندان باخ معروشات لسر زوي دخشتي دروا بلاو دبيتو پێویستی بە کەپرکردن هەیە. دەتوانین بڵێن جەنات معروشات چەندان باخ کە کەپری دەبێ بۆ بکرێت و بخرێتە سەر کەپر، وغير معروشات چەندان باخ و درەختش کە پێویستی بە کەپر بۆکردن و خستنە سەردار نییە بۆ خۆی قەد و شتی قایمە. والنەخلە داری خورماشی بۆ دروستکردون بە ئەنواع جۆری لە بیابان و لە شوێنی وشکی بێ ئاو ئەنواع تام دەدا. والزرع و هەروەها جۆرەها کشت و کاڵ جۆرەها بەرووبووم کە ئینسان پێی دەژێت و لەسەری دەژێ. مختلفا ئوکولوه کە جۆرا و جۆرن لە خواردندا هەر یەکەیان بە جۆرێک دەخورێت و هەر یەکەیان بە نەوعێک بەکەڵکت دێ. وەزەیتونە وەرواداری زەیتونیشی بۆ ڕواندون کە یەکێکە لە دارە بەپیت و بە بەرەکەت و پیرۆزەکان کە دەبێت دەستکاری کەی تەوان ئەو کاتە دەتوانی بیخۆی یان زەیتەکەی و ڕوونەکەی کە چاکترین جۆریەتی ئیسفادەی لێ دەکرێت. وەڕومانە و هەروە جۆرەها هەنار متەشابهەن کە ئەوانە لێک دەچن بە شکڵ بەڵام وغیرە متەشابه لە تام و ناوەڕۆکدا لێک ناچن. كلوا من ثمره بخۆن لە بەرهەمی ئەو دار و درەختانە ئیدا ئەثمەڕە کاتێک کە بەرەکەی پێگەیشت و وەختی خۆی هات. و ئات و لێشی بدەن حەقەهو مافی خۆی ئەوەی کە واجبە و خوای گەورە تێیدا دیاری کردووە یومە حەسادهی ئەو ڕۆژەی کە درویتانەوە. و ئات و حەقەهو لێی بدەن ئەوەکەی خۆی یعنی ڕێژەی دیاریکراوی خۆی یومە حەسادهی ئەو ڕۆژەی کە درویتانەوە. بەڵام وەلا تسرفوا زیادە ڕەوی مەکەن إنه لا يحب المسرفين بێگومان خوای گەورە خۆشی ناون ئەوانەی کە زیادە ڕەویکارن. ئەو جا دەفەرمێ ومن الأنعام وەلەناو ئاژەڵەکانیشدا خوای گەورە حەمولە هێندێکی بۆ دروست کردوون کە دەتوانن هەڵتان بگرن یان بارە قورسەکانتان هەڵبگرن. و فەرشا و هێندێکیشیان دەتوانن ڕایان خەن لەسەر عەرز بۆ سەر بڕین یا بۆ دۆشین. و تەفسیرێکی دیکەشی ئەوەیە گیان دەکرێت لە پێست و مووەکانیان ڕاخەر دروستکەن شتانێک دروستکەن بستنە سەریان و لە سەریان دانیشن. فعلەن ئاژەڵەکان هێندێکیان مەسەلەن وشتر باری دەتوانی بخێ سەر پشت، ئەسپ باری دەخرێتە سەر پشت، کەر و ئێستر باری دەخرێتە سەر پشت و هەروەها وشتر هەم باری دەخرێتە سەر پشت و هەمیش دەتوانی بخێ سەر عەرز بۆ سەربڕین و بۆ دۆشین یان پێستەکەی بەکاربێنی مەڕ مووەکەی بەکاردێت پێستەکەی بەکاردێت و هەروەها بۆ سەربڕینیش بەکاردێت بەڵام باری ناخرێتە سەر پشت. بزن بە هەمان شێوە مانگا بە هەمان شێوە. بۆیە ومن الأنعام خوای گەورە لەناو ئاژەڵەکانیشدا چەندان زۆر ئاژەڵی بۆ دروست کردوون کە حەموولەتن هێندێکیان هەڵگرن بار کورسایت بۆ هەڵدەگرن یان ئەتۆ هەڵدەگرن دەتوانی سواری پشتیان بێ و ڕێگا دوورەکانیانی پێ ببڕی. و فەرشا و هێندێکیشیان وەکو گوتمان یان دەکرێت بڵێن پێست و مووەکانیان بەکاربێنن بیان کەنە فەڕش یان خودی ئاژەڵەکەی لەسەر زەوی ڕاخەی بۆی بە ئاسانی بتوانی سەری ببڕی یان شیری بدۆشی یان ئیستیفادەکانی دیکەی لێ بکەیت. ئەوجا خوا دەفەرمێ کولوا بخۆن مما ڕەزەقەکوم الله لەو ڕزق و ڕۆزیانەی کە خوا پێداون بەڵام ئاگاتان لێبێ وەلا تەتەبیعوا خوتوات الشەیطان بەدوای خوتوە و هەنگاوەکانی شەیطان مەکەون. چۆن بەدوای خوتوە و نەخشەکانی شەیطان مەکەون؟ یعنی ئەوەی حەڵاڵە بە حەڵاڵی بزانە، ئەوەی حرامە بە حرامی بزانە. هیچ کاتێک حەڵاڵێک لە خەڵکی و لە خۆت حرام مەکە و حرامێک لە خۆت بۆ خۆت حەڵاڵ مەکە چونکە ئینسان بە هیچ شێوەیەکی بۆی نییە. بەڵێ زۆر شتی حەڵاڵ هەیە دەتوانی بۆ خۆت نەیخۆی بەڵام ناتوانی بڵێ حرامە. ئەگەر بڵێ حرامە حەڵاڵێک ئینسان لە دین دەردەچێت. و حرامیش تەنانەت ئەگەر خۆشت پێ لێ نەپارێزرێ نابێ حرام بە حەڵاڵ بزانی هەر دەبێت بە حرامی بزانی
چونکە حرامکردنی حەڵاڵێک تاوانە و هەروەها بە هەمان شێوەش حرامکردنی حەڵاڵکردنی حرامێک هیچیان ئیشی ئینسان نینە حەڵاڵ و حرام ئیشی خوای پەروەردگارە ئەوە شەیتانە هانت دەداوات لێ دەکات کە بۆ خۆت حەز لە شتێکی نەبوو بڵێ خوا حرامی کردەوە خوا قەدەغەی کردووە نە حەزی خۆت نابێت ببێتە پێوەر مەسەلەن بە خودی حرامەکە ئینسان لە دین دەرناچێت گۆشتی بەرازی کەسێک بخوا ئەگەر موسڵمان بێت و بە حرام خوارد بێتی ناتوانێت بڵێ کافر بووە بەڵام نەشی خۆی پێت حەڵاڵ بێت پێت وابێ لەگەڵ گۆشتی وشتری فەرقی نییە لەگەڵ مانگا و مەڕی فەرقی نییە چۆن ئەو حەڵاڵە بەرازش حەڵاڵە سەگیش حەڵاڵە ئینسان بەو حەڵاڵکردنی لە دین دەرنەچێت و بە هەمان شێوەش ئەوانەی کە حەڵاڵن نابێ حرامیان بکەین بزن حەڵاڵە نابێ حرامیکەین مەڕ حەڵاڵە دەکرێت تۆ نەیخۆی دریشک حەڵاڵە باڵندە حەڵاڵە ماسی حەڵاڵە دەکرێت تۆ نەیخۆی تەبیعەتت نەیبا بەڵام نابێ حرامیکەی ئەو جا دەفەرمێ ئینەهو لەکوم عەدوو مبین بێگومان شەیطان بۆ ئێوە دژمنێکی ڕوون و ئاشکرایە سەیریکەنەوە ومن الأنعامی لەناو ئاژەڵەکاندا خوای گەورە هەموولا ئاژەڵانێکی بۆ دروستکردوونە کە باری دەخەنە سەرێ قورسایی دەخەنە سەرێ یا خۆتانی دەخەنە سەرێ و فەرشە و دەتوانن ڕایان خەن بۆ سەربڕین و دۆشین یان پێست و مۆکانیان بکەن بەڕاخەر وكلوا مما رزقكم الله بخون لو رزق ڕۆزیەی کە خوا پەیداون ولا تتبعوا خطوات الشيطان بدواي نەخشە و پلانەکانی شەیطان مەکەون بەوەی دەستکاری حەڵاڵ و حرامەکانی خوا بکەن إنه لكم بێگومان شەیطان بۆ ئێوە عەدوو مبین دژمنێکی ڕوون و ئاشکرایە بە هیوای ئەوەی کە پارێزراو بین لە فێڵ و تەڵەکەی شەیطان وەخوای پەروەردگار یارمەتیماندا تا بەند بین بە حەڵاڵ و حرامەکانەوە صلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين